سڵاوی خوای گەورەتان لێبیتن خوشکان و برانی بەڕێزم لە ڤیددیۆشی تردا هاتینەوە لاتان. پرسیاریم زارە deleит an diese Ampel mit Grundpfeilschild möchten Sie jetzt nach rechts abbiegen. Wie verhalten Sie sich richtig? ئەمە ئەو وێنەیەمان هەیە ترافیک زۆرە و هەروە شتۆپشیلمان هەیە هالتە لینیشمان هەیە بەڵام لێرەدا ئەمە دەمانوێت بچینە دەستە ڕاستی خۆمان ئەو سەهمە سەوزە هەیە لە بۆ دەستە ڕاست ئایا لێرەدا چۆن هەڵس و کەوت دەکەین کاتێک بمانوێت بچینە دەستە ڕاست کەواتە بینە سەر وەڵامەکان یەکەمیان ich biege ohne anzuhalten mit Schrittgeschwindigkeit ab ئەمن بێ ئەوەی کەوا بوەستم بە خێرایەکی کەم لێرەدا دەرباز دەبم دەڕۆم دەسوڕێمەوە نەخێر لێرەدا ئەوە وەڵامە ڕاستەکە نییە بەڵکو ich schließe eine Behinderung andere Verkehrsteilnehmer aus لێرەدا ئەمن نابێت ڕێگر بم لە ئۆتۆمبیلەکانی تر یاخود لەو هاتوچۆیکەوە لەو چوارڕیانەی هەیە نابێت ببمە هۆی ڕێگری بوون کەواتە ئەوە وەکو یەکەم هەنگاو ڕاستە دووەمیشیان ich halte zunächst an der Haltlinie an طبعا ئەمن سەرەتا لەسەر ئەو هێڵە سپیەی دەوەستم پاشان ئەگەر بێت و نەبمە ڕێگر لە هیچ ئۆتۆمبیلێکی تر ئەوە ئەو کاتی لە بۆم هەیە بسوڕێمەوە کەواتە وەڵامی دووەم و سێم لێرەدا ڕاستە ناکرێتن کەوا بەبێ ڕاوەستان یەکسەر بسوڕێەوە بەڵکو ڕادەوەستی لەسەر هێڵەکەی نابی ببیە هۆی ڕێگربوون لە هیچ ئۆتۆمبیلێکی تر ئەوجا دەڕۆی کەواتە ئەگەر ئۆتۆمبیل نەبوو ئەو کاتی دەڕۆی